ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەنە دڵسۆزی ئومەتەکەی بووە. ئینسانی مسلمان بزانێ و حەق وایە ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم چەنێ دڵسۆزی من و تۆ بووە لە دنیا و لە پاشە ڕۆژدا. ئەگەر بچینە خزمەتی قورئانی پیرۆز ئایەتەکان زۆرن، بەڵام یەک ئایەت وەردەگرین. ئەو ئایەتەش باسمان کردووە لە وتارانی ڕابردوو، لە ناو ئایەتەکەشدا دوو شە وەردەگرین. خوای متعال جل جلاله دەفەرمێ: لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم. أما من باسكر أم جاء فرمي حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. واتا حريص عليكم پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لما يتام بسمان ويا پیغمبر إخوة زور حريص لسر تاك بتاكي أمتك إخوي چي لدنيا به وچي لقيامتش به. أتينا بلاي رسول الله صلى الله عليه وسلم كاتي أو مصحف مباركة كلامي خوايا همو من دي خوانين پیغمبر خواش صلى الله عليه وسلم خوندويتي وهروها ما مصايشي بوا جبريل عليه السلام ما مصاي بوا همو صالانو همو كاتو ساتيك پیغمبر خوا لخزمتي كلامي خوا بوا ولخزمتي ما مصاي خوشي بوا. بلام روجي لروجگار پیغمبر خوا صلى الله عليه وسلم أجيت خزمتي أم آية لآية كاني خواي متعال جل جلاله: إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. كاتي أمي خند لقل جبريل عليه السلام پیغمبر خوا صلى الله عليه وسلم دستي كرد بقريان تماشایان کرد پیغمبر خوا بكول بقريان ديت خواروا. أما خوي دخوينه پیغمبر خوا صلى الله عليه وسلم وباشانش خواي متعال جل جلاله بجبريل فرمو: أي جبريل برو بلاي محمد صلى الله عليه وسلم لحو تبقى أسمانه پیغمبر خوا مصحفكي كلامكي پروردگار خالقكي أخوينته جل جلاله لحو تبقى أسمانه خداي قورا آقاي ليه وجبريش الراست وخوا كاتي پیغمبر خوا دست كات قريان پیغمبر خوا صلى الله عليه وسلم خواي قورا بجبريل عليه برو أي جبريل بزان محمد بو دقري بزان چی طلبی کیه پیغمبر خوا صلی الله علیه وسلم اوش دیت راست و خوب لای پیغمبر خوا صلی الله علیه وسلم سلامی لیکا و ای پیغمبر خوا خوای گور منی نارد و تایبت بزان گریان لچیه دعوات چیه هر دعوایک تبیک خوای گور منی ناردو بلای تو ام جا اوش فرموی ای جبريل گریانی من بس با امتکما. ام آیتا باسی قوم موسی اکا تماشای قرآنم کرد لاپەڕەکانی ئەڵە دەمەوە باسی گەلان و قەومانی تر و پێغەمبەرانی تر، بەڵام ئەبینم ئاەتەکان باس گەلەکەی و قەومەکەی ئومەتەکەی من نابینم. بۆیە ئەڵێم ئومەتی ئومەتی ئەگەڕێتەوە بۆ لای خوای متعال جل جلاله و پەیامەکەی پێغەمبەر ئەبا بۆ خوا جل جلاله. خوای پەروەردگارش ئەفەرمێی جبریل بڕۆرەوە بەلای محەممەد صلی الله عليه وسلم، بڕۆرەوە بەلای خۆشەویستمان بڵێ پێی خوای متعال جل جلاله وڵێ ئەی محەممەد گریانت ڕاگرە مەگری واللهی ڕازیت دەکەین ئەوەی تۆ گەرەکتاوە دەبێ بەدڵی تۆ دەبێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە ئومەتەکەت شەنێکت تۆ ئەوێ بۆ بەهەشت بەدڵی تۆ ئەبێ. ئیمانداران تەماشاکە رسول الله ئەو زاتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر سادە نایەتە سەر زوانمان ئەوەی پێغەمبەر بەڕاستەقینە بناسێ. ئەو پێغەمبەرە نییە زۆر ئاسانی بەسەر زارێ بێ و بڕوا، بەڵکو لە دڵەوە ئازانێ چی قەدر و چی قەدرێکیە لە دیوانی خوادا. ئەگەڕێینەوە بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ دایکە عایشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ دایکی ئیمانداران فەرمووی ڕۆژێ داوای کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ بکە. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ دایکی ئیمانداران کرد عایشە. ئەو دوعایەشی اللهم اغفر لعائشة ما تقدم من ذنبها وما تأخر وما أسررت وما أعلنته. دي خدايا لعائشة خوش بە ئەوەی لە پێشدا گوناحی کردو ئەوەی لە پاشا
ئەوەی سڕە نهێنیە ئەوەیشی ئاشکرایە. عایشە زۆر پێی خۆش بوو، دایکی ئیمانداران زۆر ئەم دوعای لای خۆش بوو. ئیمانداران چەندێ خۆشە ڕەسوول الله دوعای ئاوات بۆ بکە، بڵێ خودایە لە فڵانی کوڕی فڵان خۆشبی، ئەوەی هەیەی لە پێش و پاش گوناحی کردووە، ئەوەیشی نهێنیە و ئەوەیشی کە بە ئاشکرا کردوێتی. بەڵام لە دواییدا بە دایکی ئیمانداران چێژە ئیمانداران مسلمان عەزیزەکان، ئەو خۆشەویستە لە دنیادا هیچ ساتێکی ئێمەی لە فکر نەچووە، هیچ ساتێک. وتی عایشە وەڵڵاهی چاک بزانە ئەم دوعایە بە تەنیا بۆ تۆ ناکەم، وەڵڵاهی هەموو نوێژێک شەو ڕۆژێک 5 نوێژی تایە، هەموو نوێژێک ئەم دوعایە بۆ ئومەتەکەم ئەکەم، ئەڵێم خودایە لە ئومەتەکەم لە گوناحی پێشیان و لە گوناحی پاشیان و ئەوەی بە ئاشکرا کردویانە و ئەوەی بە نهێنیش کردویانە خوایە لێیان خۆشبی. 5 وەختە ڕەسوول الله دوعامان بۆ ئەکا صلی الله علیه وسلم. چی زاتێکی مبارەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە قورئاندا ئێمەی لە فکرە، لە کاتی دوعاشدا ئێمەی لە فکردا و ئاچینەوە یەکێ لەو وەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناوی یاوەرانە دانیشتووە، واتە ناوی ئێمە دێنێ لای جبریل عەلەیهی سەلام و هەروەها ناوی ئێمە هێنێ لای دایکی ئیمانداران و ئێمە یاد نەخستووە ناوی ئێمەش دێنێ لە ناو سەحابەدا. ئەفەرمێ ئەسحاب و یاوەران لە دەوری دانیشتو بوون. ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئای لە براکانم، ئەوانش فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە برای تۆ نین، ئێمە ئەوانە نەبووین کەوا لەگەڵ تا بووین لە تەنگانەدا، ئەوانە نەبووین کە دینمان سەرخست، ئەوانە نەبووین. هەموویان وت پێی سەحابە و ئەسحاب و یاوەران. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی وت فقال ئەسحاب النبی صلی الله علیه وسلم ئایا ئێمە برای تۆ نین؟ ئەوش فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵێ ئێوە هاوڵی منن، برای من ئەوانن ئەو کەسانن، واتە من و تۆی و نەحبار و تاوانبار ڕەسوول الله بە برای خۆی داناوە. چی گەورەیە لە پیاوان و لە ئافرەتانش بە خوشکی خۆی داناوە. پێغەمبەری خوا وای وتووە بە ئەسحاب و یاوەران کێن ئەوانەی برای پێغەمبەرن؟ ئەو کەسانەی لە دوای خۆی هاتوون نەیان بینیوە، ئیمانیان هێناوە پێی و لەسەر ڕێبازەکەی دەڕۆن و ئەویان خۆشگەرەکە و نەسرەتی ئەدەن و حەزیان لە دینەکەیەتی و حەزیان ئەوەی چاکەی ئەمری پێکردوون ئەیکەن، ئەوەی خراپەیە لێ دوورەکەونەوە. ئەمە لا ناو ئەسحاب و یاوەراندا ڕەسوول الله صلی الله علیه وسلم باسی ئێمە دەکا، دەڵێ ئەوانە برا من کە منیان نەبینیە و شوێنی من دەکەون. یەکێ لەوانە عەوفی بن مالکی ئەشجعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لەیتەنی لەقەیت ئیخوانەک، فەرمووی پێغەمبەری خوا خوزگایە بگامە براکانم. تەمەنا ئەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوانش فەرموویان ئەی پێغەمبەری خوا ئێمە برای تۆ نین، ئەوەنە ئیمانمان هێناوە پێت، لەگەڵ تا هیجرەتمان نەکرد، شوێنت نەکەوتین، بەڕاستمان نەزانی و فەرمووی سەرمان نەخستی، لەگەڵدا بووین لە هەموو کات و ساتێکدا. ئەمانە ئەسحاب بە پێغەمبەریان وت صلی الله علیه وسلم. قال بەلا، پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ هەمووی ڕاستە. ئەمجا پێغەمبەر فەرمووی ئەوەی فەرموو بەلا ولكن إخواني الذين يأتون، بەڵام ئەوانەی کە برا من لە دوای ئێوە دێن ئەوانە چیانە؟ من بعد يؤمنون، ئیمانیان هێناوە وەکێوە ئیمان. ئەوان فەرقی ئەوان و ئێوە شتێکە، ئێوە منتان بینیە و ئیمانتان هێناوە، ئەوان منیان نەبینیە و ئیمانیان هێناوە. ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوان شوێنی من کەوتون منیان نەبینیوە، ئێوە منتان بینیوە. ئەمجا فەرمووی ئەوان منیان خۆشگەرەکە بەڵام منیان نەبینیوە، ئێوە منتان بینیوە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ ئێوە منتان بینی بەڕاست، پەیامەکەمتان بەڕاست گۆدانا، ئەوان منیان نەبینی و ئیمانیان بە هەمووی هەیە. فەرقی ئێوە و ئەوان ئەوەیە، چونکە ئەوان هەمووی غەیبیاتە ئیمانیان پێهێناوە، هیچێکیان نەبینیوە بەڵام ئیمانیان هێناوە، چونکە ئەوانە. ئەمجا دووبارەش فەرمووی سێجا ئەمەی وت پێغەمبەری خوا، سێجاش سەحابە دووبارەی کردەوە. ئەمجا لە ئاخر شاوتی خوزگایە بگەمە براکانم ببینایە. ئیماندارانی عەزیز، کەواتە من و تۆ برای ڕەسوول اللهی، خۆشک و دایکی ئیماندار چییە؟ خوشکی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لەسەر فەرمایشتەکانی
تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. عاید خەرنی یەکێ لەوە عەیاڵ یەکێ لە پیاوچاکانە فەرمێ ئێمە پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم خۆشگەرەکە ئەبێ هەندێک خاڵ بکەین و ئەنجامی بدەین. یەکێ لەوانە ئیقتیدای پێ بکەین ئیمانداران، ئەوەی چاک و باشە ئیقتیدای پێ بکەین. دووەمیان ئەوەیە ئینسان سنەتەکانی بەکار بێنێ و جێبەجێی کا بە گوێرەی توانا. سێهەمیان قەول و فعلی پێغەمبەر صلی الله علیه وسلم سنەتە وەری بگرێ. چوارەمیان ئەوەی وتێ پێمان باشە ئەنجامی دەین، ئەوە وتێتی خراپە لێی دوورکەوینەوە. و پێنجەمیان شەشەمیان ئەدەبمان هەبێ لەگەڵ ڕەسوول الله صلی الله علیه وسلم و ئەوەشمان هەبێ ئەوەی خراپی بە مەکروه دایناوە نەیکەن. ئیمانداران تەسەورکەن لەم زەمانەدا خەڵکێکەیە بەناو دینەوە بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەرەکە. یەکێ لە مامۆستای ئاینی تۆ تەسەور کە ئەمەگە چۆن تێگەیشت بێ، ئەڵێ ئەگەر بە پێغەمبەر بڵێ سەید وەک ئاغا دەرەچێ پێغەمبەر. نەعوذ بالله لەم کەلیمانە کابرا ئەڵێ بڕۆی لە مەجلیسێکی خۆشەویستی پێغەمبەر دانیشی بڕۆی زینا بکەیلەوە باشترە. ئەمە بەناو خوا و پێغەمبەر و گشتی ئیفترا و درۆیە دوو لە ڕوو جەنابتان. نەخوا وای و تۆ نە پێغەمبەر، ئەمە قسەی خۆیان ئەیکەن. چونکە نە لە قورئانی ئێمە ئەم قسە خراپانە هاتووە نە سونەتش. چۆن ماڵی خوا چۆن تەشبیهەکەی بە شوێنێکی خراپ، قورئان چۆن تەشبیهەکەی بە شوێنێکی خراپ. ئەگەر ئیشەکە شەرعی نەبێ کەلامی خوا چۆن خراپە بێ، باسی ڕەسوول الله چۆن خراپە بێ، ماڵی خوا چۆن خراپە بێ. بڕۆی لەگەڵ دایک تا زینا بکەی لەوە باشترە بڕۆی خێرە بکەی بۆ پێغەمبەر. نەعوذ بالله ئەم قسانە گشتی بەناو پێغەمبەرەوە ڕۆژێ دێین هەمومان کۆ دەبینەوە لە ساحەی مەحشەر ئامان و وریابن بەناو پێغەمبەرەوە قسە مەکەن تخوا، بەناو پێغەمبەرەوە قسە نەکەین باشە. ئەو خوای پەروەردگارە جەلە جەلالو بڕۆ ئاەتەکانی هەڵدەرەوە هەندێ شتەیە جەلە جەلالو بە گەورەی خۆی بێدەنگ بۆتیایە، بە گەورەی خۆی ئەو ئەڵڵایە کە خالقە هەندێ شتەیە بێدەنگ بۆ لە قورئانە بێدەنگی هەڵبژاردووە جەلە جەلالو ئەگەر لایق بێ کەلیمەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە خۆشەویستی خۆی بێدەنگ بووە، بەڵام من و تۆ هەنە جورئەتەکەین لە هیچ شتێ بێدەنگ نابین، ئەبێ هەموو شتە قسەی کیا بکەین. ئێمە چی جورئەتێکە؟ یعنی چی جورئەتێکە تۆ هەموو شتێ بڵێ باکت نەبێ، هەرچی بڵێ سوێن بخۆی لەسەری وا ئەزانی تۆ هەموو دین لای تۆیە، تۆ هەموو قورئان دەزانی، تۆ هەموو سونەت دەزانی، پەیام بۆ تۆ دابەزیوە. کوڕەوانیە مسڵمان عەزیزەکان وریابن شتێکە ئەگەر بەدڵتش نییە مەیکە و گوناحبار مەبە، خۆت گوناحبار مەکە. ئەوەی ئەیکاو ئەگەر خۆیشی نەبێ خۆی گوناحبارە بێ. لەسەری تۆ یەک شتە بەس نەسیحەت، الدین و نەسیحە، نەسیحەتێکەی وەسەلام غەیری ئەوەت نییە لەگەڵیدا. کابرا نوێژ ناکا پێڵی کابرا فڵان کەس نوێژ بکە، نوێژ باشە، خۆ ناوێ بێژی نوێژ نەکەر کافرەوە چێ بۆ جەهەنەم. ئەگەر نوێژ نەکا ئەوەی ئەوە نەکا چێ بۆ جەهەنەم، ئەوەی نەکا چێ بۆ جەهەنەم. یعنی تۆ دەرگای باشت و جەهەنەم لای تۆیە؟ نازانم دەرگای جەهەنەم لای کێ زەمانی کردووە خۆمان باشتی بین، کێ زەمانی کردووە لە ئێمە هەمومان کاتێ نوێژ قەبوڵە، کێ زەمانی کردووە سوجدەیەکمان قەبوڵە، کێ زەمانی کردووە ئیماندارن. ئەم قسانە وریابن واللهی پێغەمبەری خوا فەرمێ سەدەقتە یا ڕەسوول الله. کاتێ من ئەم قسانە ئەبینم و حەدیسە مبارەکەی پێغەمبەرەکەوێتە بەرچاوم ئەفەرمێ پێغەمبەری خوا لە ئاخر زەمانە هەندێ وشە دێنن خەڵک، ئەو وشەیە ئەگە بخەیتە ئاسمان ئاسمانی خوا قەبوڵی ناکە، بخەیتە سەر زەوی قەبوڵی ناکە، بخەیتە سەر ترازوی خوا قەبوڵی ناکە، ئیلا یەک شوێن قەبوڵێکە ئەو جەهەنەمە ئینسانەکە ڕائەکێشە بە جەهەنەم بە سەبەبی یەک وشە. ئەزانن پێغەمبەری خوا فەرموویەتی ئیماندار هەتا ئەگاتە لێواری باشت ئیماندارە یەک هەنگاوێک کێمێنێ، فەرموویانە هەنگاوێ واتە مەترێک کەمتر، یەک هەنگاوێک کەمێنێ بۆ باشت، یەک خراپەیەکەکە داخلی جەهەنەمە بێ خوا پەنامان بدە. چەنێ خەتەرە دینداری، دینداری شتێک نییە لە خۆمانەوە قسە بکەین تیایدا، لە خۆمانەوە بڵێین ئیمانداران. تۆ تەسەور کە ئێمە ئەم دە ڕۆژەی کە کردومان هەر ئەو شەوە ئایا چەند دڵی چەند باوک و دایکمان هەتی و خۆش کردووە؟ ئەگە خوا یەکێکی لێمان قبول کا بەسمانە، یەکدان ئەو دوای نامانەوێ. بە خێرخوازی جەنابتان ملیۆنێ دینار دراوەتە جانتا، 1 ملیۆن دینار لە یەک شەو لە یەک ڕۆژدا دراوەتە مناڵی بێ باوک. چی خەیرێکە و چی پاداشتێکە؟ خوا یەکێکی وەرگێ بەسێتی و کافیە، ئەبێتە سەبەبی داخڵبوونی هەر کەسێ 250 دیناری دابێ، نەک زەلامێ 10 زەلام 20 زەلام. ئەی تۆم قسە زیادانە چیەکەی؟ خوا فعلیەوێ،
خوا کردارێ وێ خوا قسەی ناوێ هەموو کەسێ زانێ قسە بکە هەموو کەس زانێ بڵێ قسە چی سوودیە بەرهەمی نەبێ بەڵام کردارێ بەرهەمی بێ تۆ 100 جانتای ئێمە بە فەضلی خوای گەورە چووە سەرشەوە لە 100 زیاترش تێپەڕ بوو ئەو منداڵانە چۆن خۆشییانە کرد منداڵێکی بە باوک بێدایک جانتایی نییە تو کوڕەکەت خوا هەموو ساڵێ جانتایی بۆ کڕی تخوا پەنتوری بۆ کڕی تخوا هەموو شتێکی بۆ کڕی لە ناو مناڵەکانە بڕۆ ئەوانەی کە بێ باوکن چەنێ بێسۆزن سۆزیان پێوە دیار نییە پێغەمبەری خوا فەرمی ئەوەی یارمەتی منداڵ بدا دەستی مبارەکی بەرز کردەوە وتی وەکەو دوو پەنجە وایە لە منە لەگەڵ منە لە باشتە ئیماندارن بۆیە بێ وریابی خۆشەویستان رسول الله زۆر گەورەیە صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم والله یەمان جێوێ نەگەیشتوین ئێمە بە جوانی ئیتباعی پێغەمبەرەکەین ئیتباعی پێغەمبەر لە پێنج شەشتا نییە خوا پرسیارە بکەین لە خۆمان چەند کەسەیە لە ئێمە 100 سونەتی پێغەمبەری جێبەجێ کردبێ چەند کەسەیە لە ئێمە 100 حەدیسی مبارەکی پێغەمبەری لەبەر کردبێ تخوا ژنەکانمان ناوی ژنەکان پێغەمبەرە ناسێ تخوا دایکیمان داران ناسێ تخوا منداڵەکانمان ناوی کوڕ و کچەکانی پێغەمبەرە ناسێ تخوا ئەو دوای بگڕێ بڕۆ لە خۆت بپرسە ئیدعای خۆشەویستی پێغەمبەر شەکەی وایە لە ماڵەوە بپرسین وای ئایا ئێمە ئاوە خۆشەویستین تۆ سێر کە تەماشاکە ڕەسوول الله چۆن بۆ بن و تۆ ئەی ئێمە چۆنین بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەچینەوە بەلای ڕەسوول الله صلى الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتدا هەموو پێغەمبەران دوعایان کردووە با بچینەوە بۆ قیامەت لە دنیا دەربچین بگەڕینەوە هەمومان لەو ڕۆژە هەموو پێغەمبەران دوعایان کردووە یەک دوعا نەبێ دوعای پێغەمبەرە صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم سر ئەبادە سوژدە کاتێ داواکە لەورەش هەر غەمی ئومەتەکەیەتی ناڵە ژنەکەم مناڵەکەم کەس و کارم عەشرەتم بنە ماڵم ئەمەی نییە هەر ئەڵێ ئومەتەکەم لەوێش پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەوێش هەر داوا ئەکا و بۆ ئێمە ئەپاڕێتەوە کە ئینسانی مسلمان و ئیماندار کە ئەوە بێت کە لە ڕۆژی قیامەتا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئێمەش لە فکر ناکە و ئێمەش لە یاد ناکە لە شوێنە سەختەکاندا یەکێ لە سەحابەکان فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کاتێ ئەو دوعایە دەکا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەموو پێغەمبەران دوعایان کردووە بەڵام لەو ڕۆژە پێغەمبەری خوا سەر ئەبادە سوژدە و خوای گەورە پێ ئەڵێ ئەی موحەممەد سەر بەرزکەرەوە مدەیەک ئەمێنێ ئەڵێن دوای مدەکە ئەڵێن ئەی پێغەمبەری خوا داوا بکە چیت گەرەکە سەر بەرزەکات وێژە شەفاعەتی ئومەتەکەم پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە سەحابەیەک فەرموویە پێغەمبەری خوا زۆر پێغەمبەری خۆشگەرەک بوو هەموو بەیانیان و یێوارانی پێغەمبەری نەدیایە قەراری ناما یەک ڕۆژنەی بینایە بێقەرارە بوو ژیانی ناما ژیانی لێتاڵە بوو فەرمووی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە دنیادا هەموو بەیانیانە تێم تۆ بینیم سوکنایی دڵم دێ هەموو یێواران پێشەوە بچمەوە بۆ ماڵەوە ماڵ و مناڵم تێم تۆ بینیم سوکنایی دڵم دێ ئەی پێغەمبەری خوا ئەگەر هات و تووشیتە باشتەوە لە قیامەتە ئەوە منش لە ساحەی مەحشەر دوو لە تۆ چۆن تۆ بدۆزمەوە وتی پێی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەوەی کێی خۆش گەرەک بێ لەگەڵ ئەوایە مع الصدیقین والنەبیین والشوهداء و لەگەڵ ئەوانە ڕەفیقە و هاوڵە وتی ئەی پێغەمبەری خوا ئەی باشە لە ساحەی مەحشەر چۆن بدۆزمەوە ئەزانن لە ساحەی مەحشەر پێغەمبەر لەکوێ دۆزینەوە لەو شوێنە سەختانە لێیان پرسیەی پێغەمبەری خوا لە ڕۆژی مەحشەر پێشەوەی داخڵبوونی باشت و دۆزەخ لەکوێ تۆ بدۆزینەوە ئەی ڕەسوول الله صلى الله عليه وسلم فەرمووی لە سێ شوێن لەو سێ شوێنە من دۆدۆزنەوە لەم سێ شوێنە زیاتر بە دەرنیم پێغەمبەری خوا فەرمووی عليه الصلاة والسلام یەکێکیان لەوەی لەسەر پردی سرات ئەڵێ کاتێ پردی سرات دانرێ من لەسەر پردی سرات ڕاوەستاوم هەر بەندەیەکی من هەر بەندەیەکی خوای پەروەردگار و هەر بڵێن ئومەتێکی من بەسەر پردەکاتێ من دوعای خێری بۆ کەمە تاگەڕێتەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویان دووەم ئەی پێغەمبەری خوا شوێنە سەختەکانی قیامەت فەرمی لە کاتی تەرازوویە خوای گەورە ئەعمالی بەندەکەی ئەکێشێ لە ئومەتەکەم لەورە حاضرم مەوجودم فەرمووی سێمیان لەسەر حەوضی کەوسەر لەوێ مەوجودم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەم سێ شوێنەیە پێغەمبەری خوا لە قیامەتشدا لەوێدا چییە غەمی من و تۆ خوا ئیمانداران و خۆشەویستان ثەوبان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لەوانە بوو فەرموویە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم
ڕۆژێ ڕەنگی تێک چوو بینی زۆر بێتاقەتە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام چییەوە سەوبان بۆ ڕەنگت تێچووە وا بواتێ بێتاقەتی بۆوە حەس ئەەکەی ماندووت پێوە دیارە سەوبانش ئەوەی وت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەترسم لە دنیادا زۆر نێزگی تۆم لە قیامەتە نازانم چۆن نێزگی تۆ بم و لەگەڵ تووشا بم و نێزگی تۆ بم ئەوە بوو ئامۆژگاری کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر پێغەمبەری خۆشگەرەک بێ لە دڵدا و زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر زبانی بێ و پێغەمبەری خواش صلی الله علیه وسلم لە قیامەتە کەچی کە نێزگی ئەو دەبێ و ئەفەرمنش دایکە عایشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت ئەو کەسانەی کە پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم خۆشگەرەکە بەردەوام چونکە تۆ کەسێکت زۆر خۆشگەرەک بێ زۆر ناوی لەسەر زبانتە خۆشەویستی پێغەمبەر چۆن دیارە ئێستا تۆ ئەگەر کەسێکت کەسێ خۆشگەرەک بێ زۆر باسیەکەی حەزەکەی تەقلیدی بکەی حەزەکەی باسی بکەی بەردەوام ئەمە سیفەتی تۆیە بۆ خۆشەویستەکەت پێغەمبەری خواشە بێ وا بێ لای ئێمە زۆر سڵاوات لە سیارەت دیاری بدەین شەو ڕۆژێک پێش نوێژە هەموو نوێژەکانە بێ ئێمە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەین صلی الله علیه وسلم و ئەبێتش هەموو ڕۆژەکانی ترش بە تایبەتی شەو و جومعە بێ سڵاوات زۆر لێ بدەین کۆتایی دێنین بەو قیسەیە ئەفەرمێ ڕۆین بۆ ماڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکی ئیماندارانی گێڕێتەوە ئەڵێ خەوتوو بووم لە شەودا نیمەی شەو بینیم دەنگی گریارێ دێ هاتمە خەوا بینیم پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەگری لە نوێژە لە سجودایە بەڵام گریانێکی زۆر بەکوڵ شوێنی سوجدەکەی تەڕ کردبوو ڕیشی مبارێکی دەمچاوی وتی منش هەستام و چاوەڕێم کرد بۆی پێغەمبەری خوا نوێژەکەی تەواو بکە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم نوێژەکەی تەواو کرد دایکی ئیمانداران فەرمووی ئەی پێغەمبەری خوا بە قوربانت بین لەم شەوە تاریکەدا لەو شوێنەدا ئاوا بە کوڵدەگری چی بووە ئایا وحید بۆ هاتووە پێغەمبەری نازداش فەرمووی دایکی ئیمانداران نێزێکترین شوێن لە خوای گەورە کە نێزک بێ لە سوجدەدایە حەزم کرد ئەم شەو لە نێزێکترین شوێنی خوای پەروەردگار جەلە جەلالوو داوا بکەم خوای گەورە داوای لێ بکەم باسی ئومەتەکەی خۆم بکەم بۆی کەواتە ئیمانداران شوێنە نەماوە پێغەمبەری خوا باسی من و تۆ نەکە بەڵام ئەبێ ئێمەش ئەو ئومەتە بین کە پێغەمبەری خوا لێمان داوا کە خوای گەورە ڕەحمان لێ بکەوە